خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆراماتان پێشکەشەکەی داوای لێبوردنەکەین کە لە کاتی خۆی نەمانتوانی بینە خزمەتان. ئەو ژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام درا و هەر هێزوو لایەنە و کورسیەکانی خۆی بۆ معلومە. ئەوەی کە ئێستا زۆر باسی لێوە ئەکرێت پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقە و بەردەوام هێزوو لایەنە سیاسیەکان چ بە پەیوەندی ڕانەگەیەندراو بێت چ بە پەیوەندی دیکە بێ هەوڵەدەن لێک نزیک بوونەوە دروستکرد و باز لەوە کرێ شێوە ڕابردوش کوتلەیەکی گەورەی هێزە شیعەکان پێکێنراوە و چاوەڕێی ئەوەکەن یان لەسەرەوە وەستاوە کە کاندیدێکی سەرۆکوەزیران دیاری بکەن. بۆ قسەکردن لەسەرەوە پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر حەیدەر بەرزنجی چاودێری سیاسی بەڕێزیان لە شاری دهۆکەوە لەگەڵمانە. سوپاس بۆ دەرفەتە بەڕێز دکتۆر حەیدەر، ئەم کاتت باش سڵاو لێبێ. من سەرەتا ئەمەوێ بڵێم مەشهەتی سیاسی یان قووەتی هێزوو لایەنە سیاسیەکان لە عێراق گۆڕاوە یان پێشهاتی نوێ هاتۆتە پێشەوە لەبارەی کورسیەکان قووەتی هێزوو لایەنە سیاسیەکان تا ڕادێک نەخشەکە وەک خۆی دەرچۆتەوە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس، هیوادارم باش بن. سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابتان بۆ کەناڵی کورسات. بەڕاستی پیرۆزبایی شەکەم لە لایەنە سیاسیەکانە، لایەنە حزبەکان کوردستانین کە بەڕاستی ڕێژەی بەشدارکردنی خەڵک ڕێژەی بەرچاو بووە هەم لە هەرێمی کوردستانە هەم بۆ هەموو عێراق. ئەمە شتێکی باشە. ئەو متمانەش کە لایەنە سیاسیەکانی کوردستانیەکانە یاخود عێراقیەکان وەریان گرتۆتەوە کەواتە عهدێک و پەیمانێک و مەسئولیاتێک کە ئەخرێتە سەرشانی لایەنە سیاسیەکانە بۆ مەرحەلەی ئایندە. بۆ خوێندنەوەی وەزعی سیاسی ئیمڕۆ لە دوای هەڵبژاردن کە ڕێژەی بەشدارکردن بەرچاو بووە، یعنی بڵێن ڕێژەکەی 56.11 دوێنش لە دوای هەڵبژاردن و ئەعلانکردنی نەتیجەی نهایی و دوێنش کۆمسیۆنی باڵاش نەتیجەی نهاییەوە مەجای ئەوەی یاوەسی کە سێ ڕۆژ تاعن ئەگەر تاعن هەبێت لایەنە سیاسەکان و یاخود هەر کەسێک ئەوێت تاعنەکەی تەقدیم کە ئەیکات. ئەمە یەک. دوێنێ وەکو جەنابتان زانیوتان ئیتاری تەنسیقی کۆبووتەوە. لە کۆبوونەوەی ئیتاری تەنسیقی دوو لجنەیان دانابوو. لجنەیەکە بۆ دایلۆک و حیوار لەگەڵ لایەنی سیاسیەکانە، لایەنە سیاسەکانی تر جگە لە شیعە بڵێن بوو لەگەڵ کووردە لەگەڵ لایەنە سیاسەکانی سوننە سێ کەسیان هەڵبژاردووە، جەنابی مالیکی و جەنابی ئەحمەد ئەسەدی و بۆ ئەوە کتریان لجنەیەکی کە مەرج داینێن بۆ هەڵبژاردننی سەرۆکی وەزیرانی حکوومەتی ئایندە، ئەوش ئەبوو کەڕار لە فرێجی ئەوە تر حزبی فەزیلە، زائیدەن سەید عەمار بەڕێ سەید عەمار حەکیم و شێخ هومام حەموودی. ئەم سێ کەسەیان دانابوو. گوێ لێمە کاکە؟ بەڵێ بەڵێ بفەرموو، بەردەوام بە. ئەم سێ کەس ئەم دوو لجنەیان دانابوو. دوو لجنەکەش لە ئیمڕۆ دەستی پێکردوێتەوە حیوارات و دایلۆک لەگەڵ لایەنە سیاسەکانی ترە. هیچ پێم وایە لە حەجمی کورسیەکانە یاخود لە نەخشەی سیاسی پەرلەمان زۆر نەگەڕاوە. گۆڕانکاریەکەی ئەوەیە کە هەندێک لایەنێک بڵێن لە هەندێک لایەنی لە ئەلمانیەکانە لە مەدەنیەکانە لە بەشی تشرینەکانە نەمان بینیوە لە مەشهدی سیاسی ئەم جارە بە بەهۆی هەم قانونەکەش هەم بەعزێکیان نەچۆنێتەوە ناو کوتلەی سیاسیە و بەعزێکیان چۆتە ناو کوتلەی سیاسیە و نەتیجەکە ئاوا بووە. من ئومێدەوارم کە بە زووترین کات حکوومەت تەشکیل دەکرێ، نەک حکوومەتی فیدراڵ و بەغایە، حکوومەتی هەرێمش بە هەمان شێوە هیوادارین کە بەیەکۆ تەشکیل دەکرێت و بەرەو پێشەوە بڕین. مەعایرێکیان دانابوو، دوێنش
ئەگەرێکی وا هەبوو کە جەنابی ڕئیس وزەرا بەشدار نەبێت بەڵام بەشدار بووە و ئەویش ئیمزای کردووە تازە کوتلەی ئیعمار و بنا بەشێکە لە ئیتاری تەنسیقیە و بەوەش کە ئەعلان ئەکرێت هیچ کێشەیەک نامێنێت کێشەکە ئەوەیە دیارە لەسەر دوو پۆستە پۆستێکی یەکەم و مهمە ئەوە پۆستی سەرۆکی پەرلەمانە چونکە بەبێ سەرۆکی پەرلەمان خۆ هیچ نە حکوومەت تەشکیلەکرێ نە ئەتوانیت پرۆژەی حکوومەت یەکێکی یەکترینە بڵێن پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. بەڵێ باشە بەڕێز دکتۆر حەیدەر ئەوەی زانیاری جەنابتان بێت لێک نزیکێک هەیە بۆ ئەوەی کە لەسەر کاندیدی سەرۆکوەزیرانی داهاتۆ ئیتاری تەنسیقی ڕێکەوتنی کردبێ؟ مەبەست ناو هەیە ناو بەڵێ بە ناو بەڵێ تا ئێستا چەند ناوێک تەرحکرا پێش هەڵبژاردن 5-6 ناوێک تەرحکراون هەمویان بەڕێزن هەمویان بەڕاستی جێگەی متمانە و جێگەی سقن بەڵام شەرت نییە ناو تەرحکردن جاروبار چەند ناوێک تەرحەکرێ و ناکرێت چونکەوە هەندێ مەرجیان دانابوو کە مەرجە دانێن ئەو کەسانە کە مەرجەکانی تێدان یەنە پێشەوە و مقابلە ئەکرێن و تر ئەخرێتە سەر دەنگدانی ئیتاری تەنسیقی وەکو کوتلەی گەورەترین کوتلەیە بۆ هەڵبژاردننی سەرۆکی وەزیران ئەو کاتە تەفاهماتی لەگەڵا ئەکرێ و هەندێ مەرج هەیە مەرجەکانی ئەوەیە ئەبێ کوتلەی سیاسی نەبێ ئەبێ خۆی هەڵ نەبژێرێت ئەبێ لە ستراتیجیەتی دەوڵەتی عێراقی بەبێ هەماهەنگ لەگەڵ ئیتاری تەنسیقی هیچ هەنگاوێک نەکرێت مهم هەندێ مەرجێکیان دانابوو ئەوەی مطابق بێ اینجا احتیمالە 2 کەس دەرەچێت 3 کەس دەرەچێت مەرجەکانی تیان لەم 3-4 کەسە کەسێک هەڵبژێرێت و دەنگی لەسەر ئەدرێت ناو ئیتاری تەنسیقی. دکتۆر حەیدەر هەمیشە زانیاری پێشوەختەی لایە ئەو ناوانە چێن ئەوانەی کە تا ئێستا ناویان دێت؟ باوەڕکە ئەوە کە ئەوترێ هەم لە ئیتاریشە هەم لە دەروی ئیتاریشە هەم لە لانی سیاسەکانی تریش تا ئێستا وەکو جددی وەکو فعلی هیچ ناوێک تەرح نەکرا یعنی هیچ لایەنێکی سیاسی ئەوە من ئەگەدارم کە دوێنە کۆبوونەوەی ئیتاری تەنسیقی بووە هیچ کەسێک ناو تەرحی وەکو ناو باسی ناویان نەکردووە یعنی دوێنە هەمویان ئامادە بوون هیچ ناوێک تەرح نەکرا ئەمڕۆژ ئێمە لە دۆکین لە بڵێن کۆڕی بڵێن لە منتەدای مێپسە لە جامعەی دۆک سەید عەماری تیا بوو بەڕێز ئەحمەد ئەسەدی تیا بوو ڕئیس وزەرایشی تیا بوو بۆ نمونە برسیارم کردبوو هیچ ناوێک تەرح نەکرا تا ئێستا ئەوان مەرجیان داوەنابوو 2 لیژنەیان تەشکیل کردو بەڵام باسی ئەوە کرا بۆ نمونە جەنابی حەمید شەتری سەرۆکی بڵێن جیهازی مخابراتە یەکێک لەوانە بۆ نمونە سەید قاسم عەرەجی یەکێک لەوانە عەلی شوکری بڵێن دکتۆر عەلی شوکری هەموو جارێک ئەوش تەرحەکرێ یەکێک لەوانە وتیان وەزیری ناوخۆی عێراق یەکێک لەوانە دکتۆر باسم بەدری ڕئیسی هەیئەی بڵێن ئیشتیتاتی بەعث و ئەوانە ئەم 5-6 حەو ناو تەرحکرا بەڵام ئایا ئەمانە سوپرایزی تیابێ بەڕێز دکتۆر حەیدەر هەموو جارێ ئەوەمان بینیوە گیان سوپرایزێکی تیابێ مەسەلەن فاجعات لە کاندیدێک لە پڕ دێتە پێشەوە خۆی ئێمە فێر بووین لە سوپرایز با بزانین هەموو ناوەکان تەرحەک لێو لە پڕێکە دانەیەک یە تەرحەکرێ هەر ئەسڵەن تۆ ئەڵێ ئەمە لەکوێ بووە لەکوێ دانرا بووە بەڵام ئەم جارە جیاوازە جارەکانی تر ناتوانانی ئێمە قیاسی بڵێن حکوومەتەکانی ڕابردوو لەگەڵ کابینەی 6 حکوومەتی عێراقی چونکە وەزعەکەی جیاوازە وەزعی جاران تۆزێ ئاڵۆزتر بووە معەقەدتر بووە قانونی هەڵبژاردنەکە مشکلەی کتیا بوو ئەم جارە باشترین مەرحەلەیەکمان بڕی بوو کە ئیمڕۆ لە دوای هەڵبژاردن اعتراضکردن و تەعنکردن بە پرۆسەی هەڵبژاردن نسبەکەی لە سایەکیش نەبووە
ئەمە شتێکی هەمووی قەناعەتی کردووە هەمووی ڕازەیە و کەس باسیشی نەکردووە بە کورد و بە سونە و بە عەرەب هەمووی یعنی بە شیعەکانە بە سونەکە بەلایەنە سیاسەکانی شیعە و کورد و عەرەب هیچیان نەیانوتووە ئەمە تەزویرە ئەچنە تەعنەکەن یا بڵێن شکاتەکەن یا تەسریحاتی ئیعلامی بە شێوازێکی جیاوازیەکیان هەبوو نەمان بینیوە ئەمەش دەڵاڵەت لەوەکە کە پرۆسەی سیاسی لە عێراق و دیموکراتی بەرەو پێش هەڕوە بەڵێ دکتۆر قسە لەسەر ئەوە کرێ کەسێکی نزیک لە بەڕێز موقتەدا سەدر و تەنانەت باسی بەڕێز جعفەر سەدرەکەن ئەمە ڕاستیتیە یان هەر باسکردنی شەقامی عراقیە؟ وەڵاهی جەنابی سەید موقتەدا خۆی بەشداری نەکردووە و ئەعلانیشی کردو بوو کە خۆی مقاتعی هەڵبژاردننی کردووە ئەمە یەک دوو خۆ ئەگەر نیەتی هەبێ ئەوایە بەشداری هەڵبژاردن کرایە و دەنگێکی باشی شێنن ئەگەر بەشداریان کردایە و کورسیشی باشێنن بۆچی بەشداریان نەکردبوو ئەگەر نیەتیان هەبێ ئەو ئەڵێ من بەم شێوازە داخڵ نابم ئەوە لەوە چێ قسە و باسی ئەعلامە یا دەنگاوێکی هەیە لەم لەولایە هەر بۆ دیارە بۆ تەڕەحکردنی بەڕێز سەید جەعفەر سەدر ئەوش هیچ نە تەسریحی هەیە نە باسیشی کردبوو نە نیەتیشی هەیە وەکو من بزانم و ئەگەریش نیەتێک هەبێ ئەوە شتێکی باشە یعنی ئەوش باشە خۆ برسیار کراوە لە جەنابی حاجی هادی عامریتیان ئەگەر نیەتیان هەبێ بەشداری حکوومەت بن ئەڵێ ئەمە دەستمان کرایەوە و یاخوا بەخێر بن و ئەمانش بەشێکی لە گەلی عێراقن و بەشێکی لە جەسەدی سیاسی عێراقیش. بەڵێ بەڕێز دکتۆر حەیدەر لە بەڕێز نووری مالیشی کە خواستێک بۆی ببێتەوە بەسەرۆک وەزیرانی عێراق یان بەڕێز سوودانی کامیان نزیکترە یان هەردووشیان دوورن؟ ئەزانی چۆن خۆ طموح هەر هەیە طموح طبیعیە هەم بۆ جەنابی سەرۆک وەزیرانی ئێستا جەنابی محەممەد شیع سوودانی و هەم بۆ جەنابی حاجی نووری مالیکی من برسیارم لێ کردوتم حاجی بۆ نمونە تۆ خۆت تەرحەکەی وتی نا لا ئەسعا لەها بە عەرەبی وتی من یعنی بە دوای ناگەڕێم هەوڵی بۆ نایم ولكن إن أتتني أجر بيت لام لا أرفضها يعني أجر هات لام من ناچم بدواي بلام أجر خلق وكتلة سياسية كان من يان ترشيح كردبو ومن يان بيويستي أزانن بو مرحلة آينده بلام بلا من أم تكليفة ورقرمو أتشم حكومة تشكيلكم بهما شيء أمر جنابي سوداني شخصي كردبو قام لي أبو لمنتداكە وتی من خۆم تەرحم نەکردووە بەڵام لەوەشە کوتلەی سیاسەکەی خۆی تەرحیەکات و تەفاوزی لەسەرەکرێ و هەتا ئێستاش نە جەنابی نووری مالیکی وتبوو نە هیچ کەسێک لە کوتلە سیاسەکانی ئیتاریشیان وتبوو کە بلۆکێک هەیە یا بڵێن نابێ محەممەد شیع سوودانی خۆی تەرحکا بە ڕئیس وزەرا هیچ ئەوش ناوێکە و تەرحەکرێت و تاوتوێکی لەگەڵ ئەکرێت دیارە ئەوش ئەزانێت لەبەرەوە چوو ئیمزاشی کردبوو ئەوە دەلالەت لەوە ئەکا کە ئەو بەشێکە لە ئیتاری تەنسیقی قسە و باس کرا کە ئەم دەرچووە و کوتلەیەکی بۆ خۆی دروست کردووە تەبیعی ئەوش تموحێکی تەبیعیە بەڵام ئەوش ئەڵێ ئێمە من لە چوارچێوەی هەماهەنگی دەرناچم ئەوە تەسریحەکە و فعلەن وایە کردی بە حەقیقەت بڵێ. بەڕێز دکتۆر پۆستی سەرۆک کۆمار وەکو عورفێک بۆ کورد بووە هەموو جارێک و لە ناو کوردیشدا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. بەڕێز حەلبوسی محەممەد بەڵێ بەڕێز محەممەد حەلبوسی باسی پۆستی سەرۆک کۆماری کردووە پێت وایە ئەم جارش بۆ کورد دەبێ و لە ناو کوردیشدا بۆ یەکێتی ئەبێ بە پێ و زانیاری خوێندنەوەی خۆتەتە بۆ کوردیش هەبێ و بۆ کوردیش هێمێنێتەوە لە دەستی کوردیش دەرناچێتەوە دڵنیاتەکەمەوە قسەی ئەعلام جیاوازە خۆم حەقی خۆیەتی کە بڵێ من حەزەکەم بەڵام ئەو معادلەی سیاسی ناگۆڕێ کاکە ئەگەر بیانەوێ بیگۆڕن ئەگەر کوردیش ڕازی بێ لاەنە سیاسەکانی شیعە ڕازی نابن پێت وایە لە ناو کوردیش وەکو عورفێک جارێک تر بۆ یەکێتی بێ ئەو پۆستە بەڕێز دکتۆر
ئەمە معادلەیەکی سیاسی لە ناو ماڵی سیاسی کووردە ئەگەر ڕێ بکەون ئیتر ئەگەر یەکێتی ڕازی بێ ئەگەر پارتی ڕازی بێ ئیتر ڕێکەوتنێکی سیاسی لە نێوانی ئەم دوو حزبە گەورەی کوردستانیە ئەگەر لە بینی خۆیان ڕازی بن ئاڵوگۆڕ بکەن ئەمە ئیتر مەسەلەیەکی تاوتوەیەکی حوارێکی داخلی ناو ماڵی کوردستانە بڵێ لەوە چێ بڵێن پارتی دیموکراتی کوردستان ڕغبەتێکی هەبێت و بە هەمان شێوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوش ڕغبەتی هەبێ دانشن لەسەر تاوڵەیەکی و مفاوەزات کەن ناڵێم مهم ئەوەیە لەوە چێ پەیوەندیکردنی تشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی بەوەیە کە سەرۆکی کۆماری عێراق کێ ئەبێت و چۆن ئەبێت و چۆن مفاوەزاتی لەسەر بکرێت و ئەو شتێکی باشە و من دووبارە یەکەمەوە داوەتی ئەوەم کردبوو دووبارەشی یەکەمەوە هیوادارم لاەنە سیاسەکانی کوردستانیەکان پێویستیشی ئەزانم کە ئێمڕۆ لەسەر یەک تاوڵە دانشن و گفتوگۆ بکەن و حیوارێ بکەن هەڵبژاردن تەواو بوو حملەی ئینتیخابیش تەواو بوو ئیساش کاتی ئەوە هەیە کە بێن هەمویان بێنە پێشەوە و ئەوەش تەنەزول نییە مەسلحەتی خەڵکی هەرێمی کوردستان دەری هەرێمی کوردستان ئەو کەسەقەی و متمانەشی یاوە بەلانی سیاسەکانی کوردستانیەکان ئەبێ بەڕاستی مەسئولێتێک هەیە لە سەرشانی هەموو لانە سیاسەکانی کوردستانەکان ئەبێ دانشن و گفتوگۆ بکەن. بەڕێز دکتۆر پێت وایە ئەم جارە بە پێ ئەوەی کە ئیتاری تەنسیقی بە زوویی لانە شیعەکانی کۆ کردەوە دروست بوو ئەو کتلە گەورەیە دروست بوو پێکێنانی کابینە و سێ سەرۆکایەتەکەش ئاسان بێت ئاسان بێ و پێم وایە تا سێمان ناخایەنێت یعنی ئەوەنە ئاسانە تەسەور ناکەی لە هەموو تشکیلکردنی حکوومەتەکانی ڕابردوو ئاسانترە بێ باشە ئەمریکا و زۆر جار ئەڵێن ئەم پۆستانە ئەمریکا هێڵی سووری لەسرە و ئەمریکا قبول ناکات چێ ببێتە سەرۆک وەزیران و ئەمە ڕوو ئەدات نەکاکە ئەمە قسە و باسێکی ناڵێم ئەمانە خۆ ئەمریکا بە هیچ شێوازێک بە هیچ جارێک بە سەراحەت نەیوت بۆ ئەمەم ناوێ و ئەوەم ناوێ بەس ئەڵێ لەوێ چێ تەعاملی لەگەڵا ناکەین لەوێ چێ ئەم دوو قسەیە بکە بەڵام بە سەراحەت و ئەوە بڵێ کاکە خۆی ئێمە وڵاتین دستورمان هەیە هەڵبژاردنمان هەیە دیموکراتیەتمان هەیە لانی سیاسیمان هەیە ئەگەر ئێمە بە قسەی ئەمریکا هەڵسوکە بکەین هەر بەچی ئەمریکا بڵێ چی و ئێمە ئەبێ جێبەجێ بکەین و بڵێ بەسەر چاوم لە خزمەتانین خۆ ئێمە وڵات نین عیبیشە ئەمە قسانە بکرێت عیبە بۆ لانی سیاسیەکانیش عیبە بۆ هێزە سیاسەکانی بە هەمویانەوە ئەگەر ئەمریکا بڵێ وا بکەن ئەڵێ بێ بەسەر چاوم ئەگەر تورکیا بێ وا بکەن بڵێ بەسەر چاوم یا ئێران ئەڵێ بێ وا بکەن ئەڵێ بەسەر چاوم ناکرێ بەڕاستی ئەم جارە بڵێن تەسیرات هەبووە ئەمە ئینکاری لێ ناکرێ بەڵام دووشتی جیاوازە تەسیراتێکی جیاوازی هەیە بۆ نمونە چەند قانونێک هەیە لەم دەورەی پەرلەمانی پێنجەم ئەمریکیەکان ڕازی نەبوون لانە ئەوروپیەکان ڕازی نەبوون یەکێک لەوانە ئەوەی بۆ نمونە قانونی هینە ئەحوالی شەخصی قانونی تەطبیع چەند قانونێک هەبوو چەند پرۆژەیەکی یاسایەکی هەبوو لە پەرلەمانی عێراقا ئەوان ناڕازی بوون بەڵام هەر قانونەکە پەسەند کرا و جێبەجێ کرا و کەس قسەی قسە ناکات بەڵێ دکتۆر پرسیارت لێ یەکەم وەکو جارێ ڕابردوو چۆن حکوومەتی ڕابردوو تشکیل کرا ئەم جارش تشکیلەکرێ و بە سەرێتری کاتیش تشکیلەکرێ باش دکتۆر من پرسیارێکی ڕاشکاوانە و شەقامی کوردیت لێ یەکەم ئەمڕۆ دیدارێکە بوو لە زانکۆی دهۆک تۆ هەم کوردی هەم لەلایەنی لانە عەرەبیەکانیش دۆستایەتیت هەیە و نزیکی و ئەوەشت بیستووە پێشتر هەر کەسێک گەگەر بۆ موچەش چوو بێتە بەغدا لەگەڵ ئەو لایەنانەی کە ئەمڕۆ لە ناو هۆڵەکە بوون بەشێکیان گفتوگۆی کردبێ و تویانە مە عراقچێتیەکە و تۆمەتباریان کردووە و تەنانەت و تویانە ئەمانە سەر بە ئێران و کەچی ئەمڕۆ ئەمانە پێشتر پێش لایەنە کوردیەکانیش باوەشیان بۆ کرایەوە ئێمە لەگەڵ هەموو باوەشێک و دەستێکی تۆقین بەڵام ئەمما هەست ناکەی ئەمە دژێکێک بوو تەزاڕوبێک بوو لە بۆ چوونەکان هەڵخەڵەتانی میلەت بوو ینی تۆ ئەچی بۆ موچە ڕووەکەیتە بەغدا پایتەختی عراقە پێتەڵەن عراقچێتی ئەەکەیت و بە جۆرێک زۆر ڕاشکاوتر بڵێن پێتەڵەن جاشی ئێرانی بەڵام هەر ئەم سەرکردانش خۆ بەغدا بەڕێوە ئەبەن و ئەمڕۆ لە ناو هۆڵەکە بوون و بەڵام سەرکردە کوردەکانی تری کەس لێ نەبوو
ئێستا من نازانم چێ جاشە و چێ باشە. کێ جاشە و کێ باشە. یەکەم ئێمە هەمومان لە وڵاتێکە ئەژین کە پێ ئەوترێ عێراق. تازە مستەقبەلمان مێژوومان ئایندەمان بەیەکۆی و ئەوش دووبارەیەکەنەوە. من بیستومەتەوە لە جەنابی کاکنی چیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، لە جەنابی کاک مەسعود بە هەمان شێوە، کاک بافڵ، هەمویان ئەڵێ ئێمە مستەقبەلمان جارێ و ئایندەمان ئەبێ بەم عێراقە و بەم دستورە هەڵسو کەوتین. قسەکانی ئیعلام جیاوازە لە حەقیقەت و لە واقعی سیاسی. واقعی سیاسی من ناتوانم تۆمەتباری هیچ لایەنێکی سیاسی بکەم، بە تایبەتی لایەنە سیاسی کوردەکانە. یعنی بۆ نمونە سبەینێ کاک بافڵ بچێتە بۆ بەغا بوو مۆزوعی موچە خۆ ناڵێم ئەمە جاشی ئێرانە و جاشی فلانە کەسیش ئەگەر لە هەولێر و بێتە بۆ بەغامە جاشی تورکیا. عیبە، یعنی بەڕاستی ئەم خیتابە من ئەڵێم ئەم دوو خیتابی ئیعلامی بەڕاستی کۆمەڵێشت زۆر ئەزمەیەکی دروست کردووە. ناکرێ ئێمە بەم شێوازە تەعامل لەگەڵ یەکتریە بکەین، بە تایبەتی لە ماڵی سیاسی کوردەکانە. پێشترەوەت بیست بووە زانی وانە کە ئەوە هەیە بیستومەتەوە، بەڵێ بیستومەتەوە و ئەزانم و ڕەخنەشمان هەیە و گلەیمان هەیە و قسەمان کردبوو لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە کاکە ناکرێ ئەم خیتابی سیاسی بەردەوامە بەم شێوازە بێت، چونکە ئێمە زەرەرمەند دەبین، خەڵکی کوردستان زەرەرمەند دەبێت. پێم ناخۆشە من بە گریانە و ئەم خەڵکەم دیوە 3-4-5 مانگ مەعاش وەرناگرێ و خەڵک ئەچێ بەم شێوازە لە سرە ئەگرن بە ڕۆژ و بە 3 ڕۆژ و بە 4 ڕۆژ لەبەر ئەو خۆرە بەوە مەعاش وەربگرێ. ناکرێ. بەڵێ یعنی ئەم جارە نابێ ئەو ڕسمانە ئەم دیمانانە دووبارە بکرێتەوە، نابێ بیان بینین. بۆ ئەڵێم هیوادارم ماڵە سیاسی کوردەکانە دانشن و بەیەکۆ قسە بکەن و واز لە ئیتیهامی یەکتری بکەن و خیانەتکردنی ئیتیهامکردن و خیانەتکردنی یەکترین بە قەڵەم بن. ناکرێت و ناگەینە نەتیجە. حەل چییە؟ هەر بەردەوام بین بە ئیتیهامکردنی یەکترین نییە، هەر ئەبێ لەسەر کورسی دانیشین و قسە بکەین و نابێ مزایدەش بکەین. ناتوانانی کەس بە کەس بڵێت تۆ من زیاتر لە تۆ کوردایەتی یەکەم و من زیاتر مەسلحەتی ملەتمەوێ. هەر کەسێک ئەرکی خۆی جێبەجێ بکە بڵێ ئێمە دەستخۆشی لێکەین و سپاسیشی یەکەین. کەسێک مقصر بکە بڵێ کاکە تۆ قسوورت هەیە لەو بارە. بەڵێ بەڵێ حەزمەکە لەگەڵ جەنابەت کاتەکە زیاتر بێ، بەڵام کاتی هەواڵەکانە من سوپاسی بەڕێز دکتۆر حەیدەر بەرزنجی چاودێری سیاسی بۆ جەنابەت هیوادارم سەرکەوتوو بن. زۆر سپاس، هیوادارم بە زووتری کات حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغا تەشکیل بکرێت. زۆر سپاس بەڕێز دکتۆر، سپاس بۆ دەرفەتە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامامان پێشکەشکردن. ئێوە شامانەتی خوای گەورە بن.